نیشانەکانی خۆڵبارین و ئەو خۆڵبارین کە ئەبێتە هۆی دروستکردنی نیشانەی ڕەبوو یان حساسیەت یا خراپکردنی ڕەبوو یا خراپکردنی حساسیەت بە دوو جۆرە. جۆرێکیان لە کاتی خۆڵبارینایە کە وشکە، خۆڵبارین خۆڵەکە وشکە، ئەم خۆڵە وشکە بە ئاسانی لە ماسکی شۆچێتە ناوە. هەر بۆیە بە شێوەیەکی گشتی هەموو کەسێک ئەو کەسانی کە ڕەبوو حساسیەتیانەیە و ئەو کەسانی کە ڕەبوو حساسیەتیشیان نییە ئەبێ ماسک بکەن کە ئەچنە دەرەوە. کە ماسکی شەکەن ئەبێ هەوڵ بن ماسکەکە تەڕ بێ. بۆ نمونە هەر ماسکێ بێ کە تۆ ئەیکەیت ماسکەکە لە دیوی دەرەوەی تەڕکە، کە تەڕێکی خۆڵەکە بێرەوە ئەنووسێ بە قوڕ، مانای وا هەیە ئەم ماسکانە بۆشاییتیایە، ئەگە تەڕی نەکەی لە بۆشایەکەشەوە ئەچێتە ناوە. زۆر گرنگە بۆ هەموو کەسێک لە کاتی خۆڵبارینە ئەبێ ماسک بکات، چونکە یەکێک لە هۆکانی حساسیەتی درێژخایان یا یەکێک لەو هۆیانی کە ڕەبوویان دروست کردووە لە وڵاتانەی کە خۆڵبارینی تیا بووە، یەکێک لە هۆکانی حساسیەت و ڕەبوو خودی خۆڵبارین خۆی بووە. ماوەیەکی زۆر بۆری هەواوسیەکان لەگەڵی تەعهودە لەگەڵ یا تەکەیفەکەن یای نەبن پێی ڕایەن و بۆری هەواکان وردە تەفاعولەکە لەگەڵ یا و ئەستورە بێ ئەبێتە هۆی تەنگە نەفەسی و ڕەبوو و هەروەها حساسیەت.